زۆر لەوێ کردبوون بەس فەرقی نییە هەمووی هەر وڵات خۆمانەوە بۆ ئیمڕۆ هاتنی ئێوە هەم بۆ ئێمە و بۆ پێشمەرگەکان و بۆ هەموو ملت قەت قووەتێکی معنەوی زۆری تێدا بێوا گەدارن شەڕی ملەتی کورد لەگەڵ ڕژێمی بەعەس یا هەر ڕژێمەکان یەک لە دوایەکی عێراق شەڕێک نییە ئێمە ویسمانی بیکەین هەمیشە ئەو شەڕە فەرز کرا لەسەر ملەتی ویستوانە وەکو ملەتێک لە کوردستان بە ناوی کورد نەمینی نە دێهاتیان هەیە هەرچی ویستوانە ئیعدامیان کردووە و دەربەدەریان کردووە نەک ئێمەی کورد هەر ملەتێکی تر ئەگەر بیتوانی وا دەبوام دیفاعەتیاوی ئێمە طبی شەڕ ئیران و عێراق رابطێکی نەبووە بە شەڕی ئێمە عێراق کە شەڕی ئێمە لەگەڵ ڕژێم پێشی ئەوە بووە کە ئەم تەغییراتە حەتە لە ئیرانیش ببیان لە عێراق بەڵام بە تاکید وەختی ڕژێمی عێراق مەشغوڵی شەڕێکی گەورە بی لەگەڵ دەوڵەتێک بۆ ئێمە ئاسانترە بوو ئێستاش کە ئەم شەڕە وەستاوە طبی شەڕێکی پاش 8 ساڵ وا خوێناوی زۆر زەحمەتە بە ئاسانیەت تەواو بوو بەسەبی ئێمە وە بزانین نەبی اعتمادی ئێمە لەسەر خۆماندوی لەسەر ملەتی خۆمان و ئەم شەڕانەی ئەم 20 ڕۆژە ئەمە 27 ڕۆژە دەکرێت قەت هەر بوو ئەوە بوو کە ئیسپات ببی بوو دۆست و دوژمن کە پێشمەرگەی پارتی پێشمەرگەی بارزانی سوورن لەسەر کەبات خۆیان و ئەگەر بێت اتفاقێک بکرێت لەسەر شەڕوەستاندن بین ئیران و عێراق معنای ئەوە نییە ئینهیارەکە بیتە حیزبی پێشمەرگەی پارتی سیاسەتی پارتی ڕوون و ئاشکرا بووە و لە ڕۆژی یەکەم کە شەڕ ئیران و عێراق دەستی پێکرد ئیدا نەکرا ئەم شەڕە چونکە حەقیقەت شەڕێکی دژی مەسلەحەتی ملەتی عێراق بوو دژی مەسلەحەتی ملەتی کورد بوو لە هەدەفی کە شەڕەکە بوو دژی مەسلەحەتی ملەتی ئیران بوو و ئیدا نەشکرا و ڕژێمی عێراق معتەدی بوو چونکە ئەو تەعەدای کرد و ئەو چوونە خاکی ئیران و هەمیشەش ئەمە گوتراوە لە تەصریحات لە ئیزگە لە بەلاغاتی کە دەرچووە لە بەیاناتی پارتی ئێمە ملەتێک نین نە شەڕخواز بین بۆ خۆمان نە حەزکەین کەسی تر بکوژین بەڵام ئەگەر تێچوونی ڕژێمێکی فاشی بە شەڕ بی و بە خوێن ئەبی ئامادە بین بۆ دانی ئەو خوێنەوە بوو تحملی هەموو سەخت تۆ ئێستاش کە ئەو اتفاقە کراوە معلوم نیە نەتۆیجی چوون دەبی هەروەکو گوتم هیچ ئاسانیە شەڕێکی پاش 8 ساڵ کە 1 ملیۆن کەسی تێدا بوو وا بە ئاسانی هەموو برینەکان تیمار بکەن ئەمە ممکن نییە و مستەحیلە بەڵام لەگەڵ ئەوەش ئەبی لە ئەولیش و ئێستاش و لە مستەقبەلیش ئێمە هەمیشە وا بیر بکەینەوە خۆمان چیمان پێ کرد ئێستاش ئەگەر تەماشای نەتایج بکەین یا وەڵامی ئەم سوالە ئێمە چیمان پێ کرد ئەمە 27 ڕۆژە بەردەوام شەڕە لە مەنتیقایەکی تەسکیش نەک ئەوەندە بەرفراوان 15 لیوای جێیشان هینەوە لەگەڵ 30 فەوجی جار ئەمە بە ئەترافی ئەسیرەکانی کە گیراون ژمارەیەکی یەکجار زۆر تۆپ و دەبابە و فڕۆکە و بە هەموو هێز و توانایەت محاولەی کردەوە مەنتیقەیە بگری ئاخری ناچار بوو پەنای بردە بەرچەکی کیمیاییش کە ئەلحەمدولله هیچ زەرەری نەبوو لە ماوەی ئەم 27 ڕۆژەدا ڕاستە دوژمن توانیوەتی تۆزەی بێتە پێش لە هەندێک مەحاور بەڵام